پەیامی ناڕەزایەتیەکان و خراپی دۆخی هاوڵاتیان و مامۆستایان و فەرمانبەرانمان پێگەیاندون. دوجار ڕوویداوەکانمان کردە سەرۆکوەزیرانی عێراق و وێڕای بەڵێنی ناردنی موچێتەوە، بەڵام بەهۆی پابەند نەبوون بە بەڵێن و ڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ دەسەڵاتی شکست خواردووی هەرێمدا ئەو هەوڵەش شکستی خوارد و ئەنجام نەگەشت. دوجار بێهیوابوون و خراپی دۆخی فەرمانبەران و هاوڵاتیان و مامۆستایان پێویستی کرد لەسەرمان کە شێوازی ئەم ناڕەزاییانە بگۆڕین بە شێوازی فراوانی بەردەوام. وەلێرەوە ڕای دەگەێنین ڕۆژی یەکشەمە 25 سێی 2018 خۆپیشاندانی فراوان لە کاتژمێردا دەست پێ دەکات لە بەردەم پەروەردەی ڕۆژاوە بەڕێپێوان بەڕێ دەکەوین بۆ شەقامی سەرەکی بەردەم دادگا و لەوێ دەمێنینەوە و درێژە بە هەڵوێستەکانمان دەدەین بە هەماهەنگی لەگەڵ فەرمانبەران و تەندروستکاران و ڕێکخرا و چالاکوانان. لێرەوە داوا لە سەرجەم هاوڵاتیان و فەرمانبەران دەکەین بەشدار بن تا پێکەوە فشارێکی گەورە دروست بکەین لەسەر و دەسەڵاتەی باکی بە ژیان و دۆخی خراپی هاوڵاتیانی خۆی نییە. لە کۆتاییدا ئەگەر چی ئەمە هەنگاوێکی نوێی خەباتی مامۆستایانی ناڕازیە، بەڵام خۆشبەختانە سبەینە دەبێتە ماڵی ناڕزایی هەموو چوون و تۆژەکان و پێکەوە بەردەوام دەبین تا بەدەستهێنانی مافەکانمان و قۆناغێکی ناڕزایی فراوان بەڕێوە دەبین. سەرکەوتن بۆ خەباتی مەدەنی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی